کوڕێکی تەمەن 5 ساڵ کە بۆ ماوەی 3 ڕۆژ لە گوندێکی دوورە دەستی ئەفغانستان لە ناو چاڵێکدا گیری خواردبوو دوای ئەوەی ڕۆژی هێنی توانرا دەربهێنرێت بەڵام پاش چەند خولەکێک گیانی دەستدا دوای ئەوەی هەوڵی ڕزگارکردنەکەی کە فەرمانڕەوانیەکانی تالیبان گرتیبیانە بەر ئەوان دەڵێن هەموو شتێکیان لە پێناو ڕزگارکردنیدا کردووە. منداڵەکە کە ناوی حەیدەرە ڕۆژی سێشەمە خزا بوو و کەوتبووە ناو بیرێکی هەڵکەندراوە و لە گوندی شکاک کە گوندێکی بێئاوی پارێزگای زابوولە و کەوتۆتە 400 کیلۆمەتر لە باشووری ڕۆژئاوای کابوڵی پایتەختەوە. ئەنەس حەقانی ڕاوێژکاری باڵای وەزارەتی ناوخۆی تالیبان لە تویتێکدا کە لەلایەن ژمارەیەک لە هاوکارەکانیەوە چەند جارێک بڵاوکراوەتەوە دەڵێت بە خەمێکی زۆرەوە حەیدەر بۆ هەتا لە دەستماندا و ئەمە ڕۆژێکی ترە لە ماتەمی و خەم بۆ وڵاتەکەمان. دوا بەدوای ئەوەی حەیدەر بە خاک سپیردرا و گۆڕە بچووکەکەی بەبەردا پۆشرا و پارچە قوماشی سپیان ئاڵانە گۆڕەکەی زەبیحوڵڵا جەوهەر وتەبێژی پۆلیسی زابل بە ئاژانسی فرانس پرێسی ڕاگەیان کە حەیدەر لە کاتی گەیشتنی ڕزگارکەرەکاندا زیندووە بۆ وتیشی لە یەکەم خولەکەکانی دوای ئۆپراسیۆنی ڕزگارکردنەکەدا هەناسەی داوە و تیمی پزیشکی ئۆکسجینی پێداوە و کاتێک تیمی پزیشکی هەوڵیاندا بیبەنە ناو هەلیکۆپتەرەکەوە گیانی دەستداوە. باپیری حەیدەر حاجی عەبدولواحیدی تەمەن 50 ساڵ ڕایگەیان کە کوڕەکە کەوتۆتە ناو بیرەکەوە لە کاتی هەوڵیدا بۆ ئەوەی یارمەتی گەورەکان بدا و لەو گوندەی کە ڕوبەڕووی وشکە ساڵی بۆتەوە. کاربەدەستان وتیان منداڵەکە لە بەرزی تەنگەبەری 25 مەترەوە کەوتۆتە خوارە و پاشان بە گوریسێک توانیویانە هەڵی بکێشنە سەرەوە تا 10 مەتر بەڵام دواتر گیری خواردووە و پاش ڕزگارکردنی گیانی دەستدا. زۆر خۆشەویستی باوکی بوو باپیریشی خۆشەویست تەنانەت زیاتر لە باوکی خدا بە ئێمەی دابوو هەر خوش لە ئێمەی سندەوە زۆر ئازار بەخش بوو زۆر بە ئازار بوو چونکە تا ئێستا ئێمە شتێکی لەو شێوەیەمان نەبووە پێشتر ڕوو بدات.